چەند سەرنجێک بدەم. یەک دیتان ئەو هەواڵانەی ئێمە بڵاومان کردەوە مەسعود بارزانی هات مۆرەکی لێدا گوتی قسەی قادر نادر و مەکی ئامێدی ڕاستە هەموو ئەو کۆمنتانەی کە پاراستن و ئاسایش و دژە تیرۆر و وەیسە با بۆ دەیان نار کە ئێمە درۆی دەکەین کەوا تعلیمات دێ لەو گروپچە بڕۆن کۆمنت لە بۆ ئەوەی بنووسن کە درۆی دەکا ڕاست نییە گاشتی بخەونە قسە قۆڕانیان نییە بە بەردەوام بە گەزەر و گوزەرەکانیان بەو مانجی ڕەمەزانە بە سەدان کەسات دروی کرد جوێنیدا مەسعود بارزانی دوێنێ شەو هات وتی نە قسەیمە دەقات قسەی ئێمەی کرد وتی 5,000 بەس لە ماڵی من درا 450,000 لە کوردستان درایە بەشن و باڵای من لە میدیا زۆر گەورەتر کرد خۆشانی زۆر شەرمەزار کرد باشە بەجددی شەرم ناکەن لەو ئوسلوبە دۆڕاویەی کە باز دەکەن بۆ دەبێت لە باز لە هەولێر بکرێت زۆر ئاساییە لە هەر شوێنێک بدرێت تەلەڤیزیۆنەکانی خۆتان هەر هەمووی بڵاو دەکاتەوە کە ئەمە زۆر لەوان باشترین بەڵام کاتێک ئێمە بڵێن لە سەری ڕۆژ درایە لە ماڵی بارزانی درایە لە دژە تیرۆر درایە پێتان خیانەتی نیشتیمانی بی خاک لایمە هیچ فەرقی نییە هیچ فەرقی نییە سەری ڕەش لە بۆ من هیچ فەرقی نییە لەگە تاجیر و خانەخا و مامزاوەی بە پێچەوانە ئەوانم پێ منتیقی خەڵکە بۆیە شەرم لە خۆتان بکەن چ ئەو خەڵکی ئەو هەموو جوێنەیدا خۆتان بە درۆزن دەرەخست لۆ پارەی وەدەکەن چ ئەو دەستگایە کە ئەو بۆ پەروەردە سەقەتە سەخیفەی خەڵک ئەوە دەکات خاڵش کەش بڵێن بەڕێزان وەیسە ئاگام لێیە لە جێلایەتی هەندێک کارمەندی دەستگای دژە تیرۆر ئەو هەر دەمەیە بەس بزانی چور دەکات یەک لەسەر دەزانم لۆ دەستگای دژە تیرۆر ئاوا بردومان کرا بەس ئەخلاقیان نامێگە موردەکارێکم هەر لە جێلایەتی ئەو دەستگایەکەی خۆتە قسەی کۆتاییشمان لەسەر ئەوەیە بەڕێزان ئەو دەستگایە لەنا ئەو ڕەوشە خراپەیدا دەژین ئەو هەموو بردومان و ئەو هەموو ئەو جب ئێستا بەرنامەیان هەیە پلانیان هەیە لە دوو هاوڕێم ئێمە بدەن لە دوو هاوڕێیان بدەن دە و کوتیان بکەن تو وەرە لەنا ئەو هەموو ئەزمەوی بەس مێشکت لە بۆ ئێرهاب بڕوە بە جوێندانیان ئەوتە بەسەر کوت لە هەمووش خۆشتر و نوکتەتر هەر وەکو نوکتەیە تەنز بەشەکە تەنز کاری کاتر بەشەکە لە خەباتی ڕۆژنامەگەری دوێنێ ئەو هاوسۆزیە قێزەوەنەی لە بۆ نێچیر دروستکرا کە بەداخەوە یعنی لە بۆ من خوێنی شەهیدێک گەڕە ماڵێکی هەولێر زۆر پیرۆسترە لە ماڵی نێچیری گەندەڵ و دست وە خەڵک شەهید بووە بریندار بووە ماڵی وێران بووە دەربەدەر بووە کەس قسە ناکە بە تایبەتی لۆکەنەکەی شەرمەزار بنکەنەکە یەک مانگە ئێران بردمانی خەڵکی کوردستان و هەولێر دەکاتن قسەیەکتان نەکرد لە ڕۆژهەڵات لەو هەمووشن هاتی ماڵی نێچیری وەڵا بردومان کرا مەسعود بارزانی زانی و تەعاتفەک لە بۆ ئەو نێچیری هەیە بۆ هەڵەیەک وەڵاو گوت کوربابە نەک جارێک لە من درایە 5,000 لە ماڵی مەدرایە دەست خۆشبی کو هەموو کەساکەت شەرمەزار کرد و نیشانتدا کە خەبەرەکانی ئێمە چەندە ڕاستە